نیگەرانیەکەی خەڵک ئەو دوکاندارانە ئەوەیەکەوە ئەرچی سەرشانیان قڕۆز بەبەوەیکەوە پارەی زبڵیان لێوەرەگیرێ پارەی تابلۆیان لێوەرەگیرێ و پارەی کارەبا لەو شوێنە بازرگانیانە بۆتە چەند قاتێک. لە دوای دروستبوونی قەیرانی دارایی حکوومەتی هەرێم کۆمەڵێک ڕێوشوێنی بۆ کۆکردنەوەی داهات گرتوۆتە بەر، لەوانش وەرگرتنی باز لە دوکاندار و کاسبکاران بە ناوی جیاجیا. یەکێک لەو بڕیارانش وەرگرتنی پارەیە لە فرۆشیارەکان بە ناوی کۆکردنەوەی زبڵ و ئەو تابلۆی لەسەر دوکانەکان هەڵیان واسیوە. بەڵام بەپێی بەدواداچوونی سەرۆکی لێژنەی دارایی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر جیاوازی زۆر لە کۆکردنەوەی پارەکە هەیە و بۆ ئەو مەبەستەش لە کۆبوونەوەی ئەنجومەن بابەتەکە خرایە بەرباس و بە زۆرینەی دەنگ بڕیارەکەیان ڕەت کردەوە. لە سەروبەندی ئەمەم و قەیرانە و قڕۆزبوونی باری سەرشانی هاوڵاتیان ناکرێتن ڕۆژانە حکوومەت بتوانێت لە پێناو کۆکردنەوەی داهاتی خۆی دەست بۆ جیرفان، دەست بۆ ژیان، دەست بۆ بازاری خەڵک بباتن تەنها بۆەوەی داهاتی خۆی پێزیادکاتن و ئیدارەدانی ئەم حکوومەت ئەم ئیدارەدانەی پێ بکاتن. ئەمڕۆ ئێمە پێشنیارێکمان خست بۆ بەردەمی دەستەی سەرۆکاتی و لە ئەنجومەنە خۆشبەختانە بڕیارەکان هەرمووی پێشنیارەکانی ئێمە هەمووی ینی بە بڕیار کۆتایی پێهات بڕیاری لەسەدرا بە زۆرینەی دەنگ کە ئەگەر بڕیارە پارەی زبڵی ماران وەربگیرێ پارە وەربگیرێ لە بەرامبەر فڕێدانی زبری ماڵان ئەمە بە هیچ شێوەیەکی نەچێتە بواری جێبەجێکردن. چونکە ئەمە نەچووە بواری جێبەجێکردن بەڵام بڕیارێک هەبووە داوامان کردو کە نەچێتە بواری جێبەجێکردن. دوو پارەی وەرگرتنی زبڵ و خاشاک بە هیچ شێوەیەکی لە بازار و شوێنە بازرگانیەکان لە ئێستادا ڕابژیرێ، چونکە ئەوەی ئێستا کە دەکرێتن تەنها لە سنووری پارێزگای هەولێرە ناکرێ، ئەمە تەنها پارێزگای هەولێر بەشدار بێ لە پارەدانی فڕێدانی زبڵ و ئەمانە. ڕەنگە لە داهاتوە ئەم داهاتانە هەموو بڕاتەوە بۆ بەغدا، ئەگەر بڕاتەوە بۆچی ئەم داهاتە زیاتر لە هاوڵاتیانی پارێزگایەکی وەکو هەولێر وەربژیرێت. دوکاندارەکان کە شەو ڕۆژیان بۆ پەیداکردنی بژێوی ژیان تەرخان کردووە و سەرچاوەیەکیشن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان لەلایەک گلەیی لە حکوومەت دەکەن کە ئەو بڕیارەیان بەسەردا جێبەجێ کراوە و لەلایەکی تریش دەستخۆشی لەو کەسانە دەکەن کە هەوڵی هەڵوەشاندنەوەی ئەو بڕیارە دەدەن. پێمان باش نییە ئەمە دەمانەوێت حکوومەت زەخدەوەندە لە دوکاندار و کاسبکاری نەکاتم با بەڕاستیت پێ بدەم. ئێستا کە مانگانە دێن 10,000 وەردەگرن دەرەوە ئایدی زبر و خاشاکێ. هەتاکو ئێستا مەوزوعی قەدعەکەش نەگەیشتێرە ئەوزاگەر بزانین نەگەرەوە بگاتێرەش قەدعەکەی دادەبەزین لێی دەکەینەوە با بەڕاست پێ بدەم. بەخۆی بازارەکە نییە لەگە وەزئی سیاسەکەی بازارەکە شتێک چووە بە زووتر ئیش لەسە بکەن. بەڕاستی ئێستا خەڵکەکە بێ پارەیە بێ زبری پارێ زبری لێ وەردەگری پارە قەتعا لێ وەردەگری ئەو کاتێک کە قەیرانێک فولە کە ئەو کاتە ئیش زۆر بوو شێشت نییە. ئێستا خەڵک بە کارەبای مۆلدێ ڕابگا بەکرێ دوکانی ڕابگا هیچ نییە کە ئەو بازارەکە تەفەرموو حکوومەتکەی کە قەیرانەکە فول بوو ئەجە پارە خەچی وەردەگری. زۆر سپاس دەکەن کە ئەو شخصانێک کە بۆ قرارەی هەستاینا ئەو قرارەیان ڕەت کردووە. بەڕاستی ئەوانە لە ناخی خەچی دەگەن. ڕۆژ بە ڕۆژ حکوومەتی هەرێم لە پێناو دابینکردنی داهاتی زیاتر بڕیاری جۆراوجۆر بەسەر هاوڵاتیان و کاسبکاران دەچەسپێنێت. ئەمەش لە کاتێکدایە خەڵک لە دۆخێکی خراپدایە و موچەکانیان لەلایەن حکوومەتەوە زەوت کراوە. بۆیە کاتێک لە نزیکەوە خەڵکی کاسبکار دەبینی کۆمەڵێک گلەی و گازندەیان لە حکوومەت هەیە و پێیان وایە دەبێت گۆڕانکاری لە حکومڕانیدا بکرێت و چیتر کەسانێک بە هەوڵ و ماندووبوونی خەڵکانی تر خۆیان دەوڵەمەند نەکەن. ئاراس عەزیز کەناڵی پێم هەولێر.